ئێمە وەک پارتی یەکیتی دیموکراتی کورد لە سووریا پاڵپشتی هەر جهدێک هەر ئالیکاریەک ji بۆ یەکەلوستی تەبگەرا کوردی لە سەر ئاسێ هەر چارپارچەی کوردستانی ئەم پاڵپشتن و داعم جێرە بەڕاستی ئەv بەنگەوازە هاتیکردن دوی وەختێک و ڕێژیمە ئەژدەهاکێ چەرخا بیست و یەکێ سەرۆکاتیە تیرۆرێ دکتاتۆر ئەردۆغان دکێ و دەستێوەردانی وی لەل باکووری کوردستان و نە باشووری کوردستان و نە ڕۆژئاوای کوردستان بەرێ خۆدایە لیبیا و بەرێ خۆدایە ئازەربایجان و بەرێ قۆبرۆس و ئەوانە تەv ئەv بە حاجەتە یەکهەلوستیەک کوردایە هەر چارپارچەی کوردستانێدا بەڕاستی بەرێ خۆت دێ کوردستانی ڕۆژئاوات بێژێ تیرۆر لورهەنا گەلۆ ئەوڕۆکە دخوازن هەشتێ و دە ئەندامێن کو مەتمانە ملەتی خۆ وەرگرتنە بە هەلبژارتنە بوونە سەرۆک شەرێوانی بوونە پەرلەمان گەرۆ وی کارێ دیموقراسی ئەوەیە و هاتنە دە پەرلەمانی تورکیادا کار دەکەن دخوازی واداگیر بکێ گەرۆ ژێ تیرۆرتری مەستەر هەنا تیرۆرێ هەری گەورە ئەردۆغانە بە قەنەعەتێ من ئەرکێ هەر کوردێکیە لە هەر چارپارچەی کوردستانێ گو ببنە یەکەلوستی لە دژی ئەردۆغان داشنامە چێ بکەن و شاندا چێ بکەن سەر ئاستێ هەموو قونسولیاتە و سەفاراتە و مافێ مرۆڤ و زولهێزەکان تەفدا ئەردۆغان و وین کارێ وایە خراپە پرۆتستۆ بکەن و بخوازن کو بڕاستی ئەردۆغان ژێ باشووری کوردستان و مەتمانە بێنێ مافێ نەتەوا کورد لە کوردستانی باکوور بە کشایەناوی ژێ سووریا بگشتی و هەرێمێن کوردی بتایبەتی ئەو دژمناتیە هەر تشتیش بۆ کووردا دکێ تورکیا سیاسەتا وێ دیارە مخا من ئێمە ئەم کورد هین ئەم دوێدە نەگهانە حتانە هەنەک ژما هیڤە لەسەر ئەردۆغان دبینن و بەلکی ئاریکار بێ بوانارە عەفرین نمونەیە ژمارە عەفرین دەبێژن ڕزگار بووە گەلۆ چلۆ ڕزگار بوو چاوە ڕزگار بووە ئالا تورکیا لەسەر باژار و باژارۆکێن عەفرینێ و گوند و باژارە وێتێ هەلدان سوورەتێ ئەردۆغان و ئەتاتۆرک تێنە هەلدان گەلۆ داگیرکرد بستڕها ئەوە داگیرکردنە بە قەنەعەتێ من تورکیا دزانێ ئەگەر ڕێزدار ئۆجەلان سەرۆکێ پارتیا کارکەری کوردستان ji زیندانê دەرخێ ji ber ew xwe proja aştiyê bû di Tirkiya ew bû ê ku bi rastî ew mana û hêncetê di destê Tirka de ew li dijî tîrorê kar dikin û PKK tîrora ewana wexta birdê ewana li ser erdê cêvecêr bin ser praktîkê siyaseta aştiyana birêve diçê ji ber vê yekanê Tirkiya dixwaze her tim kesên xwîngerm li pêş bin bixwaze bi rastî heta gelek kar tê nekirin bi navê PKK ئەمن و استخباراتê Tirkî bikartînin ji bo berdewam bê li ser ew kesên ku bercewendê wa Tirkiya re ew xebatkarê li dijî Tirkiya û ji bo mafê milletê xwe kar dikin bi hemû şêweya çê bi nehiya perlemanî bê çi bi nehiya çekdarî bê dixwazin wa diyar kin ji alemê re enu tîrorin برا وەک عقلیا ئەردۆغان تەماشا بکەن ئەوێ دەڕژنە چەکا دخوازن دەستێ وا بخینە ماگەلۆ ئەو پەرلەمانیە کو پەرلەمانی تورکیادا شیرۆڤەکردنا ئاشتیانە بەلاو دەکەن و دۆزا کوردی و تورکی بگشتی بەلاو دەکەن ئەو جی تیرۆرن بە قەنەعەتێ ما بەردانە ڕێزدار ئۆجەلان وێ تشتێکی گەلەکی باش بێ کاریگەرییا وێ سەر پرۆژەیە ئاستیە وێ بەردەوام بێ لێ ئەردۆغان وێ ڕوڕەشکردن پێش ڕەئیا گشتیا جیهانی بە